بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئەوەی ئازیز دەم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەوەی کە بۆچی زیندانیە چاکسازیەکان لە هەرێمی کوردستاندا نەبوونەتە هۆی بنیادنانەوەی زیندانی کراوان ئەو کەسانی کە لە نێو چاکسازی گاوراندا یاخود شوێنانی کە منداڵ و نەوجەوانان تێدایە. لە هەرێمی کوردستاندا چەندین چاکسازیمان هەیە کە لە شارە پارێزگاکاندا هەنوەروها لە بەشێک لە قەزاکانیشدا ئەو چاکسازیان یاخود ئەو زیندانانە هەن لە بەگشتی نزیکەی 5115 زیندانی کراو لە نێو چاکسازی گورتوخانەکاندا هەن. لەم بابەتەماندا باسی ئەو دەکەین کە بۆچی بەگشتی ئەو کەسانی کە سزا دەدرێن و ماوەی زیندانیکردنیان لە نێو زینداندان بۆچی نەیانتوانیوە کەسایەتێکی بنیانەر دوجار بێنەوە ناو کۆمەلگا. بەشێکی زۆر لە راپۆرتەکانی مافی مرۆڤ وەروەها توێژەران و بەشێک لە پەرلەمانتەران باز لەو دەکەن کە کێشە و گرفتێکی زۆر لە نێو زیندانیەکان لە نێو چاکسازیەکاندا هەن هەر لە بارەی شوێنی مانەوە هەر لە بارەی زۆری ژمارەی ئەو سزادراونێک کە لە نێو چاکسازیەکاندا هەن گرفتێکی زۆری بۆ ناو چاکسازیەکان دروست کردووە هەروەها لە نێوان پاسەوانان و ئیدارەدانی ئەو چاکسازیانە کێشە و گرفتێکی زۆر هەن. یەکێکی دیکە لەو کێشە و گرفتانی کە لە نێو سزادراوان لە نێو زیندانەکاندا هەن ڕاگررتنی ئەو کەسانەیە کە بڕیارە دادگایی بکرێن ماوەیەکی زۆر ڕدەگیرن کە ئەمەش یەکێکە لەو کێشانەی کە بەرۆکی زیندانەکان دەبێتەوە لە نێو چاکسازیەکاندا. لە هەرێمی کوردستاندا چەندین چاکسازی هەن و چەندین سزادراو لەم هەرێمەدا هەن بەگشتی ئێمە لەم بابەتەماندا باز لەوە دەکەین کە بۆچی نەتوانراوە چاکسازی لە نێو ئەو کەسانەدا بکرێت. ئەگەر باز لە وشەی چاکسازی بکەین مەبەست لە وشەی چاکسازی واتە چاکسازی بوون لە دۆخێکی سلبیە و بەرەو دۆخێکی باش بوون. ئایا ئەو زیندانیانەی کە لە نێو چاکسازیەکاندا توانراوە بنیانەرێکی باش بوون دوجار بێنەوە نێو کۆمەلگاوە کاریگەریان هەبێت لەسەر کۆمەلگادا. دەزانین لێرە لێوێ باز لەوە دەکرێت کە زۆرێک لەو زیندانیانە کە لە نێو گرتوخانەکاندان تووشی ڕووداوی نەخوازراو بوون یاخود ئەو کەسایەتی لەوانێ بەرەو کەسایەتێکی خراپ چووە. زۆرێک لە توێژەران باز لەوە دەکەن کە بەشێکی دەگەڕێتەوە بۆ نەبوونی توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی بۆ سزادراوان کە لە نێو زیندانەکاندا هەن ئەمەش کاریگەری هەیە لەوەی کە ڕاوێژ بکرێ بە کەسی پسپۆر و کەسی دەرونی. دەزانین کە لێرە لەوێ هەندێک جار باز لەو دەکرێت کە زیندانی هەیە هەوڵی خۆکوشتنی داوە لەبەرەوەی کە لەو دۆخی کە تیایدا بووە چ بەهۆی سزاکەیە بوو بێت یاخود بەهۆی ئەو ژیانی کە لە نێو زیندانەکەیدا هەیە هەوڵی خۆکوشتنی داوە کە ئەمەش دیاردەیەکەوە جێگەی مەترسیە بەتایبەت بۆ ئەو کەسانی کە لە نێو زیندانەکاندا هەن. زیندانیەکان یاخود کەسانی سزادراو لە نێو زیندانەکان لە نێو چاکسازیەکاندا چەندین مافیان هەیە لەوانە مافی خوێندن مافی شوێنی کە تێدا بۆ حەوانەوە هەیە دەبێت شوێنێکی پارێزراوە شوێنێک بێت کە نەبێتە هۆی بێزاربوونی ئەو کەسی کە تێدا سزادراوە. زۆرێک لە سزادراوەکان لێرە لێوێ باز لەوە دەکەن کە جاری وا هەیە ئەو هۆڵی کە سزادراوەکانی تێدایەوە تێدا نیشتەجێبوون لێ نزیکەی دەکەس دەگرێت کە ئەو هۆڵی کە تێدا پێویستە زیندانەکانی تێداوێت بەڵام بەهۆی زۆری ژمارەی ئەو سزادراوانە جاری وا هەیە هۆڵێک چل کەسی تێدا دادەنرێت و کەمەش ڕێژەیەکی زۆرەوە دەبێتەوەی کێشە بۆ بەشێکی دیکە لەو زیندانیانە. زۆرێک لە راپۆرتەکانی مافی مرۆڤ باز لەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستاندا کێشە و گرفتێکی زۆری سزادراوان هەیە و مافەکانیان پێشێل دەکرێت و بە تایبەتی لە ڕاگرتن و بابەتی دادگاییکردن کۆمەڵێک بابەتی دیکە کە بەشێکی زۆری لە سزادراوان کێشە و گرفتیان هەیە. ئێوەی ئازیز دەتوانن سەرنج و تێبینیتان لەسەر ئەم بابەتە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کە لەسەر شاشەی پێیان دەڕات سەرنج و تێبینی خۆتان بڵێن و پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنانەوە بکەن. وەروەها دەتوانن کۆمنتی خۆتان لە پیجی پێیان بنووسن و کۆمنتەکانتان لەسەر شاشە دەڕات و بابەتەکەمان دەوڵەمەندتر دەکات. دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی ئێوەی ئازیز کە بۆ ئەم تەوەرەیەتان نووسیوە. نیاز ئەلی دەڵێت نەبوونی توێژەری پێویست و مامۆستایانی ئاینی وای کردووە کە زیندانی کراو یاخود سزادراو زیاتر نەبێتە کەسێکی بنیادنەر. هەروەها کاروان بورهان دەڵێت بۆ حکوومەت ئاگای لە خەڵکی تر هەیە ئاگای لە زیندانیەکانی تر نییە. زۆرێک لە هاوڵاتیان باز لەو دەکرێت کە هەمیشە سزادراون و زیندانی ئەو کەسانی کە لە زینداندان فەرامۆش کراون و مافەکانیان پێشێل دەکرێت. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر. کاک پۆڵا سڵای خوا لێبێت. سڵای خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت. سپاس کاک پۆڵایان. هیوادارم دەرفەتی تەواو دێ. لە خزمەتە دەبێت بزانین لە دەرەوەی
زیندانەکان چ هەیە لە شێوەی ئیدارەدان ئایا ئەوەی ئیدارەدانی وڵات دەکەن بە تەواوەتی شایانی ئەوەن کە پێیان بڵێن پێشەوە بەڕێوەبەر تاکساز ئەگەر پێناسەی ئەوانمانزانی ئینجا شۆڕ دەبێتەوە بۆ ناو زیندانەکان برای بەڕێزم ئەو بارودۆخە ناهەموارە و ئابووری و سیاسی و قەیرانەکان و تێکچوونی شیرازەی کۆمەڵگای کوردەواری وای کردووە دەیان قەیران دروست بێ لە زیندانەکان بۆی دەبێ چاکسازی لەوێ بکرێ بەڵام داخەکەم چێ دەیکا بۆ نمونە لە کوردستان کۆمەڵاتمان هەر نییە برای بەڕێزم کۆمەڵات لە هەموو کۆمەلگاکان هەیە نیمانە ئەگەر کۆمەڵاتمان هەیە هەبوایە باوەڕت بە سەرکردەکانیشمان ڕاست دەکردەوە سەرکردەکانیشمان کەسایەتیمان ڕاست دەکردنەوە بەڵام حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان نایاڵن بێنە پێشەوە ڕۆڵیان هەبێت و کاریگەریان هەبێت چ لە دەرەوەی زیندانەکان لە زیندانەکاندا بڵێ لە زانکۆکان فەنتەری توێژینەوەمان نییە فەنتەری فکری هزریمان نییە ئامادە ڕاستەوخۆ بە گەورەکان بکات پێیان بڵێت تۆ ئەوەت خوارە لەو دروشمەت ڕاستگۆ نەبووی لەگەڵ ملێت سۆز نەبووی کەسایەتی شی بکرێتەوە اینجا سۆز بێتەوە سەبارەت بە زیندانەکان دەبێ توێژەری کۆمەڵایەتی هەبێ دەبێ دەروون ناس هەبێ دەبێ کۆمەڵ ناس هەبێ دەبێ پیاوی ئاینی بەڕێک دەبێ لەوانە بۆ چونکە بە پێی سروشتی کۆمەلگا و هەموو مرۆڤەکان کە تووشی تاوان دەبێ هەندێکی لە تاوانەکان بۆ ماوەیە ئەوی تریان لە ژینگەکە دروست دەبێ دا ژینگەکەی ئێستا قەیرانەکان کێشە کۆمەڵایەتەکان تا دوایی کەواتە مامۆستا و پسپۆڕ و دانا ئەوەیە بە پێی ڕێنمایی و کات و پەروەردەکردن و بەرنامە وایان لێ بکا بێنەوە دۆخی ئاسایی لە بیرکردنەوەیان لە هەڵس و کەوتیان بەڵام لێرە کارەساتەکە ئەوەیە کە کاتێک کەسێک بێ پشتیوانە و تاوانێکی سادەی کردووە دەبینی لە هۆڵی زیندانەکەی کەسێکی تاوانبار دەستی سوورە بە خوێنی چەندان کرد بە پرسێکی بچووکی هاوشێوەی خۆی دەبێتە واستەی دەری دێنێ کەواتەوە کەسایەتی ئەو زیندانە زیاتر بە ڕوخان دەچێ مەحاڵە بێتەوە سەر ڕێگا ڕاستەکە بۆ چونکە ئەوەی لە دەرەوە دەیهێنێتە دەر باچی بە سیستەمی دادوەری نییە دەسوڵتەی قەزایی بوونی نییە لاوازە کۆمەلگاکە بەتەوازە بووە کەواتە ئەوانە هەموو دەمانباتەوە ئەو ڕێسکەی دەبێت لەسەرەوە ڕاپێدا دەینە خوارەوە بۆ ئەوەی تاچی کووت هەست بکە کاتێک کە هەڵە دەکا بە پێی سزاکەی بە پێی یاسا بێ وە گەورەکەس کە هەڵە دەکا کە میلەت تووشی پەرتەوازە و سەر لێشێوا و دۆڕان دەکا لەوێش دادگایەکە بێ ئەو کات هەست دەکا کەسایەتیەکەی دەبێتەوە کەسایەتێکی ئاسایی بەڵام ئەوەی لە کوردستان دەگوزەرێ بەپێی ئەوەی کە توێژەرەوان و پۆڕانی بواری پەروەردەنە هەسان لە ئەوروپا و لە وڵاتان یەک پێوەریان هەیە کاک دامیان دەڵێن هەر میلەتێک لە ئاراستەیەکی خوار بێتە سەر ئاراستەیەکی ڕاست پێویستی بە 25 ساڵە بۆ ئەوی ڕاستەڕێ بکرێت داخەکەم لە کوردستان 31 ساڵە بەرەو ئاراستەیەکی خراپ دەڕوە کەواتێ ئێمە چەندان ساڵمان پێویستە بۆ ئەوەی کۆمەلگاکەمان بەرەو ئاراستەیەک بڕوە هەر کەس هەست بەوە بکا مافی چیە هەرچی چیە دام و دەستگاکان بە ڕۆڵی خۆیان هەڵبستن لە ناو خێزانەوە لە دەستگا پەروەردەیەکانەوە لە دەسەڵاتی دادوەرەی لە زانکۆکان ئەوانە هەمووی لەق بوون بۆیە ستەمە و زۆر ستەمە بێتەوە سەر ڕێگا ڕاستەکەی سەرم یەشاندی دووبارە دەستخۆش زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرە لەگەڵمانە ئازان لە هەرێمی کوردستاندا لێرە لێ باز لەو دەکرێت کە دادگاکان سربەخۆنی زۆر جار کێشە لە نێو دادگاکانیشدا هەیە و بێلایانی خۆیان ناسەلمێن لەبارەی سزادراوی کاتێکە دێتە بەردەم دادگا و زۆر جار ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستاندا هەن ینی وای کردو کە زۆر جار تاوانەکان ڕوو لە زیادبوون کەن بۆ نمونە کەسێکە چەند کەسێکی کوشتووە بۆتە هۆی هۆکاری کوشتنی چەند کەسێک و ئەوەی کە خۆمان پێی دەڵێن قەتڵی کردو بەڵام دەزانین کە دوای 5 ساڵێک دووبارە دێتەوە نێو کۆمەلگا نمونەشمان هەیە کە لە ماوەی ڕابردوودا بە هەمان شێوە کەسێکی دیگە کوشتبوو لە سجن ڕزگاری بوو ئازاد کرابوو دوجار هاتەوە نێو کۆمەلگا و دووبارە کەسێکی دیکەی کوش ئەمانە زۆرن لەو یاسایانی کە نەیتوانیەوە کەسێکی بنیانەر و کەسێکی سەرکەوتوو بێنێتەوە نێو کۆمەلگا ئەو گرفتانەی کە باسم کرد لە نێو چاکسازیەکاندا لە نێو زیندانەکاندا هەن وای کردووە کە کەسایەتێکی دروست نەبێت لە نێو زیندان و نێو چاکسازیەکاندا ئەو مافانەی کە
دەدرێت بە کەسانی زیندانیکرا و کەسانێک کە لە نێو زیندانەکاندان مافەکان شیاو نین و زۆرێک لە توێژەران و راپۆرتەکانی مافی مرۆڤ باز لە چەندین پێشێرکاری دەکەن لە نێو زیندانەکاندا. زۆر جار دۆخی دەرونی ئەو سزادراوە وای کردووە کە ئەوەندە لە زیندانی لە شوێنەکەی بێزار بێت پەنابێتە بەر خۆکوشتن کە زۆرێک لەوانە لە زیندانی کراوەکان خودی خۆیان بیستومانە. من هەڵ دەدەم کە بەشکم کەسێک لە زیندان و پەیوەندیمان پێ بکاتەوە بزانین زیاتر ڕەوشی زیندانەکان چۆن چۆنیەوە ئەوان زیاتر ئاگاداری نێو زیندانەکان و باز لە دۆخ و ژیانی خۆیان بکات. دەچمەوە لای بەشێک لە کۆمنتەکانی ئەوەی ئازیز خاتوشنۆ ئەحمەد دەڵێت ڕاستە ئەوەی تاوانێک دەکات ئەچێتە زیندان بەڵام بە پێچەوانەوە هەیە لەبەر هۆکاری سیاسی و ئاینی گیراوە کە تاوانێکی وای نەکردووە و ناکرێت کە بۆ چەندین ساڵ لە نێو زیندان دابێت بە هۆکاری بیرروباوڕی و بە هۆکاری سیاسی و ئاینی. هەروەها توانە مەحموود دەڵێ پێویستە حکوومەت پلانی هەبێت بۆی زیندانیان دوای ئازادبوونیان تاکێکی ڕۆشنبیر و سوودمەنیان دەرجێت بۆ کۆمەڵگا. لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکاندا کاتێک کەسێک سزا دەدرێت و لە نێو زیندان دابێت بە شێوازێکی زۆر جوان پەروەردەی دەکەن کە کاریگەریەکی باشی هەبێت و بگەڕێتەوە نێو کۆمەلگاوە دوجار کە گەڕایەوە نێو کۆمەلگا کاریگەریەکی ئیجابی باشی هەبێت لەسەر تەواوی کۆمەلگا. دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە. باوکی محەممەد سڵای خوا لێبێت. سڵای خوا لێبێت کاکە دانیارجان. سەرچاوەکانم. کاکە جان هۆکار گەلک زۆرە. هۆکار گەلک زۆرە. یەک لەو هۆکارە ڕئیسیانە حکومەت لۆ خۆی هێندە دز و گەندەڵ و پیس و بۆگەنە خەریکی چاکسازی خۆیەتی بە پێی ئیعترافی حکوومەت جارێ ئەوان خەریکی چاکسازی خۆیانن لۆی ئاگیان لە زیندانەکان نەماوە. خۆزگە چاکسازەکەشی خۆشی بکردایە بۆ خۆ ناشیکە. ئەوانە پیاوی دەوڵەت داری نینە ئەوەیە مشکلەکە وایان تێگدایە بەخۆشیان ساناویتن. مەسەلەی کوردی هەیە دەرێ ئەگەر نەزانێک بەردەچی بەهاوێتە ناو گۆمەچی بە هەزار زانای دەرنایەتن. کاکە دانیارجان بەڕێی من لە هەرێمی کوردستان هەر کەسێک ئێستا لەو کوردستانە نوێژێ بکە ئەوە تەسەوڕی منە یعنی ئەوە نییە لەوانەیە بە سەدان نوێژی ئێستای وڵاتانی تر و سەردەمانێکی 100 سال 200 سال و 500 سال پێشسابی بۆ لەبەر ئەوەی دەسەڵاتێکمان هەیە بە هەموو شێوەیەک ڕێگای خراپە و خراپەکاری زۆر سوک و سەهل و هاسان کردیە و سزادانی زۆر نەرمونیانە بەڵام بە پێچەوانەکەیەوە ڕێگای ڕاست و دروست و ئیستیقامەبوون لەسەر ڕێگای ڕاست و دروست زۆر زۆر قورسە. هەر وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ڕۆژێک دادێ ئەو ئیسلامە ئەمن باشتەکە بکەم بەعانی کۆمەلگا یعنی حتا ڕێگەی ڕاست و دروست ئەگەرەت و وەکو تەنان لە بازنەی ئیسلامیشدا قوفڵی نەکەین وەکو پشکۆیەکی ئاگر لە ناو دەستێت یعنی کۆم حکوومەتەکە دەسەڵاتەکە سیستەمەکە خۆی وا دەکاتن خەڵک بەرە و خراپەکاری بڕوا بۆ لەبەروەی خەڵکەکەی دێوێ وا چاوبەرەژێر بکە و یعنی ئیحراجی بکە کە لەو نەپێچیتەوە ئەخە ئینسان ئەگەر دوو لە ڕووی جەناب و بینەران بیتن دزیەک بکە ناتوانانی لە دزێکی گچکە بکە ناتوانانی تۆ لە دزێکی گەور سەروی گەورە خۆتتر بپێچیەوە لەبەروی هەر ئەوە تەمەشات کا بە چاوێک تێدەگەی لێ خۆت یعنی پێت دەڵێ هەر من دزنیم تۆش دزی زابراەکەی من ئەو دەسەڵاتە ئاوایە ینی من لەگەر ڕێزم لە بۆ زیندانی کراوان سیستەمەکە ئاوایە ڕێگای چاکسازی ڕێگای ڕاز ڕێگای تەندروست نییە لە هەرێمی کوردستان مەگەر شەخص تاک خۆی لە ناو خێزانێکی جوان و ڕێک و پێک پەروەردەر وا کرابیتن کە چاکە و خراپە لێک جیاکاتەوە ئێکا کە خۆ ئینسانی ژمەلائیکە نییە برایەکەی من ئەو کەسانی کە لە زیندانن من ڕێزم لێرە لە بۆیان کاکە خۆ ئەوانە مەلایکە نینە گوناحینەکەن مەحسوم بن احتیادیە زۆر ئینسان تاوانان دەکاوتەوە بە دەکاوت چاکش دەبیتەوە بەڕێی من باشترین چاکسازی لەسەر ئەرز و بە تایبەتی لە ناو هەرێمی کوردستان دەستگرتنە بەو دینە جوان و پاکە یعنی سەیری کە وەرە کاکە دانیارجان ئینسان تۆزێک منطقی عقل بەکاربیێنیتن مسلمان و غیرە مسلمان هەر شتێکی ئەو ئیسلامە حرامی کردیە یەک زەرەری دەستەیی هەیە
دوو زەرێری کۆمەلگایی هەیە یعنی تو هەر شتێکی کە ئیسلام پێت دەرێ مەیکە ئەو باشترین چاکسازیە لەوەی کە تو تووشی بەڵانە بێ ئەوزا هەر شتێکی کە ئیسلام پێت دەرێ بیکە ئەوە هەمووی سەحەت و پند و معریفە و شەخصیەت و کەرامەت لەو ذاتە ئینسانە دروست دەکاتن دەبتە خۆشەویستی کۆمەلگا ئەو ئینسانە یعنی بەڕێی من باشترین چاکسازی بەرنامە لە بۆ ئینسانە گەر مامۆستاشی نەبوو ئەو شتێک کە ئیسلام پێی دەرێت بیکە با بیکە ئەو شتێک کە ئیسلامیش پێی دەرێت مەیکە بانەیکە ئێمە پێویستمان بە بەرنامەی چاکسازی حکوومەتەی جز و گەندەڵ و مافیانیە تا خەڵکی تاوانبار چاکسازیان لە ناودا بکاتن کاکە مەسەلەی عەرەبی هەیە درێ فاقد الشەیء لا یعطی کاکە ئەو دەسەڵاتە چاکسازیە تا خەڵک چاکساز کات لۆ خۆی فاسیک سازە برایەکەی من بەڕێی من هەندێک زیندانی هەیە گوناح بخسرێتە ناو زیندانەوە یعنی هیوادارم کەس لەو قسەیە لێم زویر نەبیتن کەسێک لەسەر فولایەتێک یا لەسەر بابەتێکی بەسیط کەسێک دەکوژێتن ئەو لەو زیندانی و دادگایی بکرێتن هەر لەو شوێنە با بکوژرێتەوە دوو حاڵەت سێ حاڵەتی ئاوا کرا تەواو بابەتی کوشتن قەدەغە دەبێتن کاکە ئەو دەسەڵاتە خەڵک تەژێر دەکا خەڵک بکوژیتن دەستی کابرای قاتل دەگری دەیباتە زیندان حڕەسیاتیشی لێ دەگری خواردنی باشی دەداتێ ئەو خواردنی کە لە ناو زیندانە دەیداتێ ئەو بکوژە لە دەرەوە نەیتوانێ ئەو خواردنە بخواتن ئەو مافانی کە لەوێ هەیتی کارەبای بەردەوام و مبەڕیدەی فێنک و برنج و مریشک و نازان چۆ لە پێم عەیبە باشی ئەو شتانە بکەم خواردن شتێک نییە بەڵام قەزم لە بابەتەکانی ڕەفاهیەتی ژیان حتا ئەمنیەتیشی دەپارێزن ئەمە هەر هۆکارێکە باوکیم هات بۆ زیاتر توندوتیژی زیاتر تاوان لە نێو کۆمەلگادا کاتێک ئەمە زۆر جابەر لێبوونی گشتی دەکە یاخود حکوومەکەی تەواو دەبێت دووبارە دێتەوە نێو کۆمەلگا و هەنێکیان ینی نابڵێن هەمویان چکە هەمویان زۆر جار چاکسازی دەیانگرێتەوە باش دەبن بەڵام هەنێکیان هەیە هەر لەسەر ڕۆتەکەی خۆیەتی و دوچار زیانی بۆ کۆمەلگا دەبێت و دووبارە دێتەوە ئاژاوە دەست پێ دەکاتەوە کاکە دانیارجان تاوان لەگەر تاوان جیاوازە تاوان هەیە گوناحە محکەمە بکرێتن خی گەورە ڕەب العالەمین ئەو کەون و کائیناتی دروست کرد دەرێ فەرمی هەر کەسێکی بەناحەق کوشت یان دوو ئەسبابەکەی تر یەکسەر بکوژرێتەوە تەواو پێویست بە سڵح و سەلاحیەت و دادگایکردن ئەو شتانە ناکاتن بەڵام کاکە دانیارجان بڕۆ تۆ وەرە غەیری ئەوە غەیری تاوانی کوشتن سیرکە کاکە دەسەڵات خۆی تاوانبارە بار و دۆخە ئابوووریەکە خۆی هۆکارە ئەوەیە موشکیلەکە منداڵێک لەسەر بنیشتێک زیندانی دەکرێتن لە ناو زیندانیش دەدرێژی دەکردێتە سەرێ تخوا ئەوە دەسەڵاتە ئەوە من ئەو دادوەرە بم یەکسەر ئیستیقالە دەکەم من ئەو مدیری سزنە بم یەکسەر هەرسەڵ هەردەگرم لە شەرمان من وەزیری ناوخۆ بم ئیستیقالە دەکەم خەڵک هەڵوە لەسەر گولەر و دەناوت و بینەران دایبی و نازانم قودوەشیر و ئەو شتانە یعنی فەقیریە فەقیرین کاکە دانیال ئەگەر کاتم پێ بدەیت هەیوادارم ئەو ڕووداوەی ئیمامی محەممەد دەجەرمەوە لۆی ببێ بە پەند لە بۆ دەسەڵات و تاوانباران و کۆمەلگاش کابرایەکی خاوەنکار هاتە لای ئیمامی محەممەد بەندەیەک هێبوو عەبدێک هێبوو گوتی یا عومەر ئەو بەندە دزی لێ کردوم هاتووم حەجی لێ دەکەی گوتی ئەتوو بڕۆم لە خۆم قسەی لەگەر دەکەم قسەی لەگەر عەبدەکەی کرد گوتی لۆ دزی لێ کردیا فەرمووی یا عومەر ئەو پارێکە دەمداتێ بەشم ناکە ئەو دزەی کە ئەمن لێشی دەکەم بای ئەوەی لێ نادزم کە ئەمن پێی دەوڵەمەند بن بەس بای ئەوەی لێ دەدزم کە فێربوونەکەمی پێتەواو بکەم کابرای ناردەوە لای خاوەنکارەکەی گوتی بڕۆ لۆ مانجی دابێ دیسان عینی دزی کردەوە عینی هەمان حالەت و هەمان پرسیار و جواب لای ئیمامی محەممەد و بەندەیەکە داری سێم ناردیۆ لای خاوەنکارەکە دیسان هەر ئەوەندە پارەی لێ دزیەوە کە پێویستی پێی بوو ئیمامی محەممەد چی بە خاوەنکارەکە گوت گوتی ئەو زارە دزیە بکە لە جیاتەوەی دەستی ئەو ببڕم دەستی تۆ دەبڕم لەبەری تۆ حەقی خۆی پێ نادەی کاکە دانیارجان ئەو دەسەڵاتە موچەیەک نادا بە سەتا حەفتای موچەخۆرانی هەرێمی کوردستان کە پێداویستی ژیانیان لە بۆ دابین بکاتە ڕوحەکەی من ئەوەیە دۆخی ئابووری هەرێمی کوردستان وەرە لە غەیری کورسن هەموو بابەتەکانی تری تاوان هەڵ بدەوە بە دوای هۆکارەکە بکەوە
والله دەبێ ئەو دەسەڵاتە کۆمپلیتی هەمووی زیندانی بکرێن لە بەروی ئەوا وا دەکەن کۆمەلگا لەگەڵ ڕێزم لە بۆ کۆمەلگا فاسید بیتن و تاوان بکاتن و بخسترێتە کۆژی زیندانەوە لەوێن دەریش فێری چەندین گوناهە و خراپەکاری و مادەی هۆشبەر و کابرا لەسەر دزی گیراوە جێی لە کوشتن دەبی کابرا لەسەر کوشتن گیراوە جێی بینەڕ و جەناوتە بینەران لە زینا دەبی کابرا لەسەر زینا گیراوە جێی لە ڕێبا دەبی خۆ خەڵک لەسەر ناو زیندانەکان لەسەر یەک تاوان دەچیتن ئەو دەچی فێری لەوێ فێری 15 تاوانان دەبیتن دەزانی چۆن تاوانی تر ڕێگەی لۆدارنرێ و دەکردرێتن ئەوەیە دۆخێرەمی کوردستان سوپاس زۆر جەنابەتی با کاتی بینێران زیاد نەگرم زۆر ڕاستە دۆسپاس باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان نابووی بەڵێ لە چاکسازیەکانی لە رێمی کوردستاندا لەو شوێنانەی کە سزادراوین لێ تێدایە سێ چاکسازی گەورە هەن کە ژمارەیە سزادراوان تێدا 5115 کەس زیاترن کە ئەمە ڕێژەیەکی زۆرە زۆرێک لە سەرپرشتیارانی و چاکسازیانە و بەڕێوەبەری گشتی هەموو چاکسازیەکان هەموو چەند جارێک لە کۆنفراسی ڕۆژنامەنووسیە باسی لەوە کردووە کە ژمارە ئەو سزادراوانە زۆر لەو شوێنی کە پێویستیانە ینی ژووری وا هەیە کە پێویستە 10 نەفر 8 نەفری تێدا بێ زۆر جار 30 سزادرایی تێدایە ئەمەش کێشەگرفتێکی زۆری دروست کردو بۆ سزادراون لە نێو زیندانەکاندا زۆرێک لە راپۆرتەکان باز لەوەش دەکەن کە بەشێکی زۆری سزادراوان یاخود ئەو کەسانی کە لە نێو چاکسازیدان خودی خۆشیان هۆکارێکن بۆی کە نەتوان بنیادێکی باش دروست بکەن و بگەڕنەوە کۆمەلگا کاریگەریان هەبێت ئەنی کەسێک کە سزادراوە زۆر جار بە هۆکاریەوەی کە هاوڕێتی کەسانێکی دیکە دەکات کە هیچ گۆڕانکارێکیان لە خۆیاندا نەکردو لەنێو زیندانەکاندا تەسیرات و کاریگەری ئەو کەسانە لەسەر ئەمیش دروست دەبێت و دوجار بە زیان بەسەر خۆیدا دەشکێتەوە ناتوانێت گۆڕانکاری لە خۆی دابکات و ئەو چاکسازی کە باسی لێوە دەکرێت لە خودی خۆیدا پەیڕەوی بکات بۆیە گرنگی شەکە سزادرا و کەسی کە زیندانی دەکرێت لە زینداندا دەرفەتێکی کە زۆر باشە هەوڵی گۆڕانکاری لە خودی خۆیدا بکات لەلایەکی دیکەەوە کەمی توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی کۆمەڵاسی ئەمانەش کاریگەریەکی زۆری هەیە کە بەشێک لە سزادراوان لە نێو زیندانەکاندا ڕێژەیەکی زۆر کەم لە توێژەرانی دەرونی تێدایە کە پرسوڕایان پێ بکەن یاخود کێشەیەکی دەرونیە بێ ڕووی تێ بکات و گفتوگۆ لەگەڵ ئەو توێژەرەوە بکات کە گرفتەکەی یاخود ئەو نەخۆشیە دەرونی کێتی چارەسەری بکات زۆرجارە ئەو نەخۆشیە دەرونی کە ڕوو لەو سزادراوە دەکات بەرە ئەوەی دەبات کە پەنابێتە بەرخۆکشتن ئەوەندە بێزار دەبێت لە ژیانیدا لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان چەند کەسێک کە لە زینداندا کوژراون و خۆیان کوشتووە کە بەشێک لە ئیدارەی ئەو زیندانیانە باسییان لەوە کردەوە بە گوێرەی وتەی ئەوان کە ئەو کەسانە خۆیان کوشتووە و هەروەها بابەتی تەندروستیەکێکی دیکەیە لە کێشانی کە لە نێو زیندانەکاندا هەن کەم و کورتێکی زۆر لە نێو زیندانەکاندا هەن لە بابەتی تەندروستیەوە زۆر جار حکوومەت بە پاسای قەیرانی دارایی ئەویشی کردوتە قەیرانی دارایی کە نەیتوانیەوە بابەتی تەندروستی و کێشە تەندروستیەکان لە نێو لە چاکسازیەکاندا چارەسەر بکات و بۆیە زۆر جار چاکسازی یاخود لە نێو گرتوخانەکاندا زیندانی کراوەکان تووشی نەخۆشی دەبن لە چەند ڕۆژی ڕابردوشدا حاڵەتی گیانەدەستدان بەهۆی بەتای کولێرا و ڕەشانەوەەوە هەبوو کە دوو زیندانی گیانیان لە دەستدابەوەی ئەو نەخۆشیەوە کەمەش گرفتی تەندروستی هەیە هەرچەندە دوای مردنی ئەو دوو سزادراوە هەوڵی جددیتر درابەوەی کە باری تەندروستی ئەوانی دیکە جێگیر بکرێت و هەوڵ بدرێت کێشەکانیان چارەسەر بکرێت زۆر جار کێشە و گرفتی کارگەری و ستاف و ئیدارەدانی ئەو شوێنش بۆتە هۆکاری ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر ئەو کەسانی کە سزادراون و زیندانی کراون لە نێو چاکسازیەکاندا بە گشتی دۆخی نێو زیندان هۆکارێکی سەرەکیە بۆ بنیادنانێکی باشی ئەو کەسی کە سزادراوە ئەمە سەبارەت بەو شوێنی کە یاخود ئەو ژینگەی کە تێدا سزادرا و زیندانی کراوە پێویستە بە پێی مافەکانی خۆی شوێنێکی باشی هەبێت و مافی خوێندنی پێ بدرێت مافی کارکردن و فێربوونی کارکردنی پێ بدرێت کە بەشێک لە چاکسازیەکان ئەمە بوونی هەیە بەڵام بە گشتی گرنگەکە ئیدارەدانی چاکسازی و سزادراوەکان لە نێو زیندانەکاندا هەبێت بۆی کە دوجار ئەو کەسانی کە سزادراون کە گەڕانەوە نێو کۆمەلگا کاریگەریکی باشیان لەسەر کۆمەلگا و لەسەر دەوروبەر هەبێت و بتوانن خودی چاکسازی لە نێو خۆیاندا بەرپا بکەن وەک ئاماژەم پێگرت چاکسازی چەمکە سەرەکیەکەی و پێناسە سەرەکیەکەی کە پێناسەیەکی ستانداردی و جیهانیە باز لەو دەکات کە چاکسازی بریتیە لە گۆڕانی دۆخی سلبی و دۆخی ئیجابی و بە شێوازێکی هێمنی و لەسەرخۆیی ئەمە تاک بێت کۆمەلگا ئەم چاکسازیە یاخود ئەم پێناسەیە دەیگرێتەوە دەچمەوە لای بەشێک لە کۆمنتەکانی ئێوەی ئازیز توانە مەحموود دەڵێت
پێویستە حکوومەت پلانی هەبێت بۆی زیندانیان دوای ئازادبوونیان تاکێکی ڕۆشنبیر و سوودمەنیان لێ دەرچێت بۆ کۆمەلگا. زۆرجار توێژەران و ڕاپۆرتەکانی لیژنەکانی کۆمەڵاتی مافی مرۆڤ باز لەوە دەکەن کە حکوومەت خۆی بەرپرسی یەکەمەکە بتوانێت چاکسازی و کاریگەریان هەبێت لەسەر سزادراوەکان بۆی بتوان بگەڕنەوە کۆمەلگا کاریگەریکی باشیان هەبێت. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک بەختیارمان لەگەڵە. کاک بەختیار لە هەولێر لە بەحرەکە. کاک بەختیار سڵای خوا لێبێت. کاک بەختیار بازی برا گەورە سەرچاوەکانم کاک بەختیاریان برا گەورەجان ئەو من 2 ساڵ و 6 مانگە لە محەکەم بەڵێ کاوەنی بڕێ مناڵ و ئایلم دەگەتی برا گەورە یعنی لە زیندانەوە ئێستا تۆ پەیوەندیمان پێوە دەکەی؟ بەڵێ 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 2 ساڵ و 6 مانگەوا لێرام نە کەس لێمە پرسێتە نە مەحکەمە ئەکرێم نە بانەکرێم واتە ڕاگیرایی بۆچی هۆکار چییە کێشە لە دادگاوە یان دوگە پاڵم نە ئاگام لێ نە ئەوەدا کردمە هەر کردی بێت دیشە من ئامادەم بە جاتەکەی ئەو تۆمەتی کە لەسەی دەستگیر کراوی ینی مەجالیەوەی تێدایە بە کەفالەت ئازاد بکرێ. بەڵێ برا گەورە بازەکەم 56 نە معاملەم کردووە نە پەیوەندی پێوەیە نە ئاگام لێیە بەڕاستی دوان کرد معاملەیەکەم گیراوم لەسەری. بەگشتی ڕەوشی زیندان چۆن چۆنیەوە ئەو کەسانی کە لێن چۆن باسی وڵڵی برا گەورە بڕێگە بین بێ تاوان بڕێگە بین تاوانیان نییە لێرایە لێنەوە بەڕاستی بۆ پارە و نەبێ ماڵوێرانی من خۆم هاواری کەرکووکەم لە کەربوو ڕام کردو ئەو لە شمۆ دەنەسووە. پارە بۆچی پارە چ کاریگەرێکی لەسەر ژیان پارە نەبێ بەرە نادەم پارە هەبێ لە ماڵەوەی یانی ئەبێ پارە بدەی بە کێ؟ وڵڵی چێ پارە ناخۆن لە نێو زیندانەکاندا پێشێلکاری دەکرێت؟ وڵڵی برا گەورە نە ناحەقەیە نا بڵێن حەق بەلای زیندانەکان نییە. کاک بەختیار ڕۆژی تەندروستی نێو زیندان چۆن چۆنیە بە تایبەت لە ئێستادا کە پەتا و لەخۆشی بڵاوە؟ بەڕاستی برا گەورە زیندان زۆر زەحمەتە زیندان تێگەشتی گەرمامانە تێگەشتی پەنجای لەبەر لە قەعەیەکەین بەڕاستی زۆر ناخۆشە زۆریش. ئیدارەدانی نێو زیندان چۆن چۆنی بۆ ڕێوە دەچێت؟ ستافی نێو زیندانەکان مامەڵەیان چۆنە لەگەڵ سزادراوان؟ ئەو خەڵکە کۆمەڵێکی چاوەڕێی ئەفۆکە هەمووی دەربووە بە لەسەر ئەفۆکە ماوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک بەختیار لە بەحرەکەەوە پەیوەندی پێوەکردین کە کەسێک بوو کە بۆ تۆمەتێکەوە ڕاگیراوە بە بڕیاری دادگا و هێشتا ئازاد نەکەوت کە باسی لە کۆمەڵێک کێشە و گرفتی نێو زیندانەکان کرد کە بەداخەوە ڕەوشی زیندانەکان کە بە دانپێدانانی بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان و لیژنەکانی مافی مرۆڤ و کۆمەڵایەتی لە نێو پەرلەماندا لێرە لێ باز دەورەوە دەکەن کە پێشێلکاری مافەکانی مرۆڤ دەکرێت لەسەر زیندانیەکان و لەسەر و کەسانی کە لە نێو زینداندان ئەمانەش کاریگەری دەبێت کاتێکە سزادراوێت مافەکانی بۆ جێبەجێ نەکرێت و مافی پێشێر بکرێت لە نێو زینداندا شوێنێکی باشی نەبێت و هەرچەند ئەمە سزادراوە یاخود زیندانی کراوە کە پێویستە ماوەکەی تەواو بێ بەڵام بە گوێرەی هەموو یاسا نێودەوڵەتیەکان و کۆمەڵێک لەو یاسایانش کە لە هەرێمی کوردستاندا هەن پێویستە شوێنی مانەوەی باش بێت و بتوانێت بخوێنێت و فێری پیشەیەکی دیکە بێت کۆمەڵێک مافی پێویستە پێ بدرێت بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا ئەمانی بۆ جێبەجێ کراوە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ئەیپەرژێتە سەر ئەوەی کە مافەکانی زیندانی کراوەکان جێبەجێ بکات. زۆرێک لە زیندانی کراوە باز لەو دەکات کە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هیچ ئاگایەکیان لە کەسانە نین کە لە نێو زینداندان ڕاستە کە بۆ هۆی تاوانێکەوە سزادراوە لە نێو زیندانەکاندا ماونەتەوە بەڵام دەکرێت کە حکوومەتیش بە شێواز لە شێوازەکان مافەکانی بۆ دابین کە بۆی کە دوجار سزاکەی تەواو بوو بە ڕق بە دڵیەوە نەگەڕێتەوە نێو کۆمەلگاوە کاریگەریەکی خراپی نەبێت لەسەر کۆمەلگا بتوانێت چاکسازی تێدا ئەنجام بدرێت و گۆڕانکاری لە نێو ئەو کەسەدا ئەنجام بدرێت کاتێکە کەسێک دەچێتە زیندان پێویستە بەردەوام لەگەڵ توێژەرانی دەرونی گفتوگۆ بکات و کێشە و گرفتەکانی بۆ چارەسەر بکرێت. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک محەممەد لە زیندانی مەحەتە
والله كان محمد كان محمد بباشي جمعة لدنجي توني أكا كان محمد ناتواني هول بيت بيون ديكت باش بيبوي باش تجمع لدنجي بيت داخەوە کاک محەممەد پەیوەندێکی پسرا من زۆر پێم خۆشە و کەسانی کە لە نێو زیندانەوەن پەیوەندیمان بۆ پێوە بکەنەوە باز لە ژیان و گوزەرانی خۆیان لە نێو زیندانەکاندا بکەنەوە باز لەو ڕۆژە و لەو ژیانی کە لە نێو زینداندا هەن بۆ ئێمەی باسکەن کە لەوانەیە ئێمە بە قەدرەوان ئاگاداری ئەو بابەتانە نەبین ئێمەش کە زانیاریمان هەیە تەنها لە ڕێگەی لیژنەکانی مافی مرۆڤ یاخود پەرلەمانتارەکانەوە کە سەردانی و شوێنیان کردو یاخود لە بەڕێوەبەرەتی چاکسازیەکانەوە کۆمەڵێک زانیاری و باز لە ژیانی ئەو کەسانە دەکەن کە لە نێو چاکسازیەکاندا هەن لە نێو زیندانەکاندا هەن بەگشتی تەواوی ئەو راپۆرتانی کە هەن سەبارەت بە چاکسازیەکان لە ڕیمی کوردستاندا وەکو پێویست نییەوە زۆرێک لەو سزادراوانە باری دەرونی زیاتر خراپتر بوو بۆی کە باشتر بێت و بگەڕێتەوە کۆمەلگا کاریگەری هەبێت و بتوانێت بنیادێکی باشی هەبێت و دوجار کە گەڕایەنەوە کۆمەلگا کاریگەریکی باشی هەبێت و زۆرێک لە ئەو کەسانەشی کە راپۆرتیان لەو بارەوە ئەنجامداوە باسییانەوە کردووە کە ستاف و ئیدارەدانی نێو زیندانەکان ویش کاریگەریکی خراپی کردو دەسەر سزادراوەکان بەوەی کە ڕێژەیەکی زۆر ژمارەیەکی زۆر سزادراو لە نێو زیندانەکاندا هەن کە وەک ئاماژەم پێکرد جاری وا هەیە لە ژوورێکدا کە پێویستە 8 کەسی تێدا بێت نزیک بە 30 کەس لە نێو ژوورێکدا هەیە کە ئەمەش ئیدارەدانی قورسر دەبێت زۆر جار شەڕ و ناخۆشی تێدا ڕوودەدات و ئاژاوی تێدا ڕوودەدات کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر زیندانی و ئەو کەسانی کە لە نێو زیندانەکاندا هەن. ئەزان بەشێک لە کەسە ئازیزانە کۆمەڵێک کۆمنتیان نووسیوە لەسەر ئەم پرسە و ڕای خۆیان لەبارەی ئەم پرسەوە باس کردووە. کاک ئاواد محەممەد دەڵێت بەداخەوە هاوڵاتی هەیە لەسەر شتێکی زۆر ئاسایی گیرا بەڵام ناچاکراوە بخرێتە خاوەنی تاوانێک کە ئەو ئەنجامی نەداوە. ئەمەش لە ڕابردوودا بینیمانەوە زۆرێک لەو سزادراوانەی کە دواتر ئازاد کراوە یاخود حکومەکەی تەواو بووە و ئەم وڵاتی بەجێهێشتووە چۆتە وڵاتێکی دیکە بە شێوازی ڤیددیۆیی بە شێوازێک لە شێوازەکان باسی لە تاوانەکەی خۆی کە کردووە کە دیارنێکە ئایا قسەکانی تا چەند ڕاستە بەڵام بەگشتی باسی لەوە کردووە کە ڕۆژی زیندانی چۆن چۆنی بووە زۆر جار لەسەر شتێکی زۆر سادە و بچووک دەستگی کراوە بەڵام دوجار تۆمەتێکی دیکەی خراوەتە پاڵ کە ئەمەش دادگا و یاسا بەرپرسە لەوە. لە هەرێمی کوردستاندا یاسایەکی تایبەت نییە بە چاکسازیەکان کە چاکسازی و مافەکانی زیندانی کراو لە نێو چاکسازیەکاندا ڕێخوات کە ئەمەش کاریگەریەکی خراپی هەیە لەسەر سزادراوان و لەسەر ئەو چاکسازیانی کە لە نێو زیندانەکاندا ئەنجام دەدرێت. چمە لای کۆمنتێکی دیکە کاک نیاز عەلی دەڵێت نەبوونی توێژەری پێویست و مامۆستای ئاینی لە زیندانەکاندا هۆکارە. ئەم خاڵی کە شتێکی زۆر جوانە مامۆستای ئاینی کە گرنگە چونکە مامۆستای ئاینی کاریگەریەکی باشی لەسەر کۆمەلگا هەبێت ینی زۆر جار ئەگەر ئەمە بکرێت زۆر جار مامۆستایانی ئاینی بتوانن ئامۆژگاریەکانیان وتارەکانیان لە نێو زینداندا بۆ زیندانی کرا بۆ سزادراوەکان باس بکەن ئەمە شتێکی زۆر زۆر باشە بێت و کاریگەریەکی باشی دەبێت چونکە لەوەرەوەی دەرفەتێکی زۆر باشە بۆی کە ئەو زیندانی کراوە یاخود ئەو کەسێک کە زیندانی کراوە گوێ بۆ مامۆستای ئاینی بگرێت لەوانەیە ئەگەر کاریگەریشی لەسەر هەمووی نەبێت لەوانەیە چەند کەسێک لەو کەسانی کە سزادراون بەهۆی وتارێکی مامۆستایەکی ئاینیەوە کاریگەری هەبێت و بگەڕێتەوە سەر ڕێگەی ڕاست و دوجار بە بنیادێکی باشەوە بێتەوە نێو کۆمەلگا. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد لە سجنی چاکسازی گەورانی هەولێر. کاک ئەحمەد سڵاوی خوا لێ بێت. السلام عليكم. سەرچاوەکانم کاک ئەحمەد. كاكا جان شلوني؟ سەرچاو کاک ئەحمەد گیان. صوت ما زغم تمن دريش والله كاكا خير كان دغاتي اگر بحث اعدام كان بك اعدام من او فاضل 20 ساله خلق بس يحصل في زندان اشتوى خلق لنا ب 60 سال خلق لنا 20 سال خلق 11 سال لسجن حكم اعدامه كان صاب شيش مدنيه تيرور نيه سياسيين نيه يعني يوصل من 15 سال لسجن تاوريس حكم بكم طارن ناس وحكم بكم باشا هاي موار دي كانوا بخاطر اخواتي غنبر يعني تاكلها من في زنبينن يخوش كاعدام بكليت باس كده نتدور علينا بني انه باشا وصل بالسال اعدام بس من اعدام نكرههم
كثير زلمه قصده باكم لقصده بلا كم موصله دام هاي اسمه دسم ده يعني تكسم لما ولا باش اخوان قراء حكومه تكسم لما هذا علامه صار لنيو زندان دايتون خير كان دلوقتي بركاته چەند ساڵە لەنێو زیندان دای عمليه 2007 ولا سجن چۆن 2007 وقال صار تفرق بەگشتی ڕۆژی زیندان چۆن چۆنیە کاگە ئەحمەد ئەگەر باسێکی زیندان مابووکەوێت تایبەت زیندانی چاکسازی گەورانی هەولێر والله كذا يعني سبارك بتصير سەبارەت بە باری تەندروستی سەبارەت بە قەرباڵقی نێو زیندانەکان زۆرجار باز لەوە دەکرێت کە لە ژوورێکدا 8 کەس 10 کەسێکی تێدایە بەڵام پێویستە 10 کەسێکی تێدابێ بەڵام نزیک بە 30 کەس 6 کەس لە ژوورێکدا والله بادرين قالت لكم من يسال الشيء الماء تقريبا بوظف كسر قاعه بەڵێ بوظف كسر قاعه بادرين قالت لكم كيف بتوضح الزكام صبرت بس اذا نقاش نفس خاطره موضوع كنت يجب بحكم اعدام اگر تشتغل باعدامك بكري توا خراب بيها صحيح یعنی تۆ پێت باشە یاسای دان دووبارە بێتەوە بەڵێ کاک ئەحمەد بەڵێ باشا مصالح خلق يخرج الحكم اعدامها خلق هي صلح دكات طارق ذاته أول قسم صلح لك هذا بيسكت سكت طارق نية بداية کاک ئەحمەد گوێبیستی دەنگی منی دەمێ بزانم کە ئەو کەسانەی کە لە نێو زینداندا لە نێو چاکسازیەکاندان ینی تیاندا بۆ کە گۆڕانکاری ڕوودات ینی کەش و ئەو ژینگەی کە زیندانی کرا سزادراوی لێ تێدایە وای کردووە کە کاریگەرێکی باشی هەبێت وە کاریگەرێکی ئیجابی هەبێت لەوەی کە بتوانێت کە دوجار گەڕایەوە کۆمەلگا کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگاوە بە ڕۆڵێکی ئیجابی ڕۆڵی خۆی بگێڕێت ئەو کەسە نشر تربية نتيجة بالسكرية تاعسكا باش غفل باش تاعسكا نشر شو تيمس خلق زۆر باشە دیارە دەنگی کاک ئەحمەد بە باشی ناگاتە لای ئێمە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد کە لە چاکسازی گەورەی هەولێرەوە پەیوەندی پێوە کردین باسی لە ژیان و گوزەرانی خۆیان کە لە نێو چاکسازیەکاندا کاک شۆڕش ئێوە نووسیەتی حکوومەت هیچ پلانێکی نییە حەز ئەکات خەڵک نەزان بێت شنۆ ئەحمەدیش نووسیەتی ڕاستە ئەوەی تاوانێک دەکات دەچێتە زیندان بەڵام بە پێچەوانەوە هەیە لەبەر هۆکارێکی سیاسی یاخود ئاینی دەستگیر کراوە و تاوانێکی وای نەکردووە کە بخرێتە زیندانەوە و ماوەی چەندین ساڵ زیندانی بکرێت بەگشتی لە هەرێمی کوردستان وەک کاک ئەحمەدیش باسی کرد لە نێو زیندانەکاندا بوو کە ئەو ڕاستەوخۆ لە نێو زیندان بۆ ئاگاداری ژیان و گوزەرانی زیندانی کراوە ئەو کەسانی کە لە نێو زینداندان باسی لەوە کرد کە ڕەوشی ژیانە وەکو پێویست نییە کە لیژنەکانی مافی مرۆڤ وە داکۆکی کەرانی مافی مرۆڤیش باڵپشتی ئەو دەکەن کە مافەکان بۆ چاکسازی بۆ ئەو کەسانی سزادران وەکو پێویست نییە کاک محەممەد لە سزنی محەتەی هەولێر کاک محەممەد سڵای خوا لەوێن عەلەیکە سەلام کاک محەممەد جان برا من 14 مانگا سجني بەڵێ ها گەیشتی موعد محکمە 4 مانگ تەجوید بووە محکمە خۆ دواکەوتووە ئەو 14 مانگا من حاکم نەدیت بۆچی دواکەوتووە لەبەر نفوس تەزویر لە ڕێگەی پارێزەرەکەتە نەوزانیەوە کە بۆچی دادگایکردنەکە دواکەوتووە 14 مانگە بەبێ دادگا ببینیت حکم درایت کاک محەممەد گوێبیستی دەنگی منی کاک محەممەد بەڵێ ئێمە گوێمان لە دەنگی تۆیە گەر زیاتر قسە بکەین من قال 14 مانگ تەجوید بووە ئەوێ من حاکم نەدیت یان هەر دەبێ ئەو هەیە ینی بۆچی حاکمت نەبینیوە ینی لەبەر چی دادوەرە والله نازانم لەبەر چی
ئەی پارێزەرەکەت هەوڵی بۆ نەیاویت؟ دەری ماڵگەی 4 مانگ تەجدید بووە، یعنی دەبێت 4 مانگ تەجدید بکەوە. 4 مانگ تاخیر بۆ دادگایکردنەکەت. 14 مانگیشە خۆت لە زینداندا. دوای 14 مانگ چاوەیەکم کرد، دوای تەجدید بۆ 4 مانگ. بەگشتی ڕۆژی زیندان چۆنیە کاک محەممەد ئەگەر بۆمان باس بکەی؟ بەگشتی ڕۆژی زیندان چۆنیە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی کارگەری و لە ڕووی ئەو بابەتانەی و کە هەیە بەگشتی ڕۆژی زیندانی چۆنیە؟ دەزانی کوهڕدە ناو محەبتە تەجدیدەکەتەوە، تو محکمە نابینی ناو محەبتەی. بەنجا نەفەر لەناو قاعی، یەک قاع بەنجا نەفەر بووە. لە یەک قاع 50 نەفەری تێدایە. پێویستە خۆی چەندی تێدا بێ کاک محەممەد؟ دەبێت 30 نەفەری بەس نابی، یعنی بەنجا نەفەر 60 نەفەر نابی. ڕۆژی تەندروستی سزادراوان چۆنیە لە ئێستادا کە ئەو پەتایە بڵاوە؟ زۆر سپاس بۆ کاک محەممەد کە لە چاکسازی هەولێرەوە تەلەفۆنی بۆ کردین و پەیوەندی پێوە کردین. بەگشتی ئەوەی کە باسمان کرد ڕۆژی زیندانیانی نێو چاکسازیەکان بوون کە بەگشتی کە زۆر لەو کەسانش لە زیندانەکان و پەیوەندی پێوە کردین باسییان لە ڕۆژی ژیانی نێو زیندانەکان کرد بەداخەوەکە لێرە لەوێ وە لە نێو زیندان و لە دەروی زیندانیش باز لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ سەبارەت بە سزادراوان دەکرێت. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.